لە گەلەری جەلال عازەبانی بە ئامادەبوونی ژمارەیەک لە هونەرمەندان و ڕۆشنبیرانی شارەکانی سلێمانی و هەڵەبجە ئێوارەیاد و دیدارێکی هونەری بۆ ڕێزگرتن لە هونەرمەند عەبدوڵڵای خەیات ئەنجام درا. هونەرمەندان و ڕۆشنبیرانی شاری سلێمانی و هەڵەبجەن لە گەلەری جەلال عازەبانی کۆبوونەتەوە ئێوارەیاد و دیدارێک بۆ یادی هونەرمەند عەبدوڵڵای خەیات بەڕێوە دەبەن. لە ئێوارەیادەکەدا هاوڕێیانی عەبدوڵڵا خەیات باسییان لە وێزگە جیاوازەکانی ژیان و خزمەت و کارەکانی کرد کە لە دونیای دراما و نمایشدا پێشکەشی بە هونەری کوردی کردبوو. بەڕاستی ئیشی زۆر باشی کرد لە هونەری کوردیا بە تایبەتی بڵێن ئەو هیچ فەرقێکی نەخست لە سلێمانی بێ لە هەڵەبجە بێ لە هەر کوێک بێ بەڵام کاری هونەری خۆی پێشکەش کرد. بەڕاستی دەورێکی زۆر زۆر جوانی هەبوو جێی خۆی کردبوویەوە لە ناو هەموو هونەرمەندانە بەبێ جیاوازی. بەڕاستی ئێستش ئەیلێم سەد مەخابن کە لێنێکی گەورە بوو بۆ ئێمە بە تایبەتی کەسێکی لێ هاتوو بوو کەسێک بوو هەتا باسیکەی کەمە. هونەرمەند عەبدوڵڵا ساڵح ناسراو بە عەبدوڵڵای خەیات لە ژیانیدا 42 ساڵ خزمەتی بە هونەری کوردی کردبوو. من پێم خۆشە لەرای شارە بەوە بم کە یەکەم کارم و دواکاریشی هونەرمەند لەگەڵ عەبدوڵڵای خەیات بوو. یەکەم کارم بە ناوی ژنێنان بە زۆر بوو کە لە هەڵەبجە نمایشکرا و دواکاریشی کرێچیەکان بوو کە من و عەبدوڵڵا هاوسەری یەکتری بووین بەڵام بەداخەوە کە ئەو مەرگ ڕێگەی پێنەدا بتوانێت پەخش بکرێت و بیبینێت. عەبدوڵڵای خەیات جگەلەوەی کە لە ناخی هەموو هەڵەبجەی و هەموو هونەرمەندانە بوو دەنگدانەوەیەکی زۆری لە هەموو کوردستان و لە ناو هونەرمەندانی کوردستانە هەبوو لەبەر ئەوەی کاریگەریەکی جوانی هەبوو لە کارەکانیدا هەم لە فیلم و هەم لە دراما و هەم لەسەر تەختی شانەوە. ئەوەندەی توانی بێت ئەوەندەی توانی بێتی کردوێتی ئەتوانم بڵێم تامەزرۆ بوو عاشقی هونەر بوو بەداخەوە تەمەەن بواری نەیە دەنا زۆر لە هەبگەبگەیان مابوو زۆری لا مابوو پێشکەش بە هونەری کوردی بکە تر ئەمە تەمەنە ئەڵێکی لەگەڵ تەمەنە هیچ ناوترێت لەگەڵ باشە باش ئەمەش ماڵەوە نێ ماڵە ئاوا بێت با خەڵک پێمان نەزانێ. هونەرمەند عەبدوڵڵای خەیات لە تەمەنی 57 ساڵیدا بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە لە 4 نۆی ساڵی 2021 کۆچی دوایی کرد. لە تەمەنی خۆیدا خاوەنی دەیانکاری دراما و شانۆ بووە، یەکێک بووە لەو هونەرمەندانەی کە لە درامای وەسیەتنامە بە نازناوی گوڵی بامیا زیاتر ناوبانگی لای بینەران دەرکردبوو. بۆ ڕێزگرتن لە ژیان و بەرهەمی ئەو هونەرمەندەش لە شاری هەڵەبجە ئێوارەیادێکی تایبەتی بۆ ڕێکخرا. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.